خۆشەویستان ئێستا لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزان داین خەڵک بەلێشاو دێتە دەرەوە هەندێکیان بۆ بەسەربردنی کاتەکانیان لەو شوێنانەی کە چاو قاوەی لێیە تا درەنگانێکی شەو لە هەموو چین و توێژەکاندا دادەنیشتن و خەریکی سوالفە و بەسەراتە خۆشەکانی خۆیان دەبن بەدەم قاوە خواردنەوە و هەندێکی تریش پێداویستیەکانی ڕۆژانی جەژنیان لە بازاڕەکانی شاری هەولێردا دەکڕن و هەم پیاسەیەکیش دەکەن. ئەم شەو لە پایتەختی هەولێرین لە شوێنێکی خۆش و گەشتیارین لە مایکی دیمەن باسی شەوانی ڕەمەزانتان بۆ دەکەین لەگەڵمان بن. والله شوانی ڕەمەزان هەل قدیمە و لە هەولێر عادەتە باورێن زۆر شارەکانی بەس بە تایبەتی هەولێر ڕەمەزان ئافلا و لە باغی شار خەرک داهات یاری سنی سنیانێ و یاری هەوشتە و ئێستا نەما هیچ سبەینان بە کار و کاسبێک مەشغوڵین ئێوەرانش لەگە برادرانە تا دەنشینێکوانێت جەیەکە جەیەکی فۆلکلۆری خۆشە. ئێستا مە بەسای و سنیانەی خەڵکە بۆ بە حیاتی سەلامان لێ نەکردی ئێستا دۆست و برادر و یعنی دۆستی زۆر نێزیکمانە. شەوەکان چۆن دەگوزارێنن لێرە کاتەکانتان چۆنە؟ بە خێرهاتنی خۆتان و کەناڵەکەتان دەکەین بە خێر سەر چاو. والله شەوانی ڕەمەزان هەل لە قدیمە و لە هەولێر عادەتە باورێن زۆر شارەکانی بەس بە تایبەتی هەولێر ئیدی خەرک بە ڕۆژ ماندیە و بە ڕۆژیە و لە کاسبیە و شەوان دێتە دەرێ بڕگنە خۆ وەخت بەسەربردنە کات بەسەربردنە ئەوجا خزم و برادەر و جیران و دۆست پێکەوە دێنە دەرێ لە جێگایەوە پێشان ئەو شتانە نەبوو ئێستانە ئەو شتانە پەیدا بووە بەس لە قدیمەوە سینی سینیانی هەبووە مەسەلەن کەرەمستانی هەبووە ئەو شتانە هەبووە خەرک دەچۆکنی یەکتری و ئێستا کە کافتریا هەیە ئۆکەی هەیە دۆمینە هەیە ئەو شتانە هەیە ئەمە زۆر ناینێرە قسەی ڕاستی ئەمە زیاتر کاسبیەکەمان لە بازاڕەیە جا ئەو وەختانە وەختی بڕکچۆلە دێن گەمەچی دەکەن ئەو هایان دوو گەمەی دەکەن و دوار کەس دەستنێ سەر کاسبی خۆمان. بە حکمیەوەی جەنابتان تەمەنێکتان هەیە حەزەکەم بزانم شەوانی ڕەمەزان لە پێشدا زەمەنینگۆ ئەو کاتێککە گەنج بوون بەراورد بە ئێستا چ جیاوازیەکی هەبوو؟ واللهی هەموو چشت قسەی ڕاستی ئێستا خۆشترا متەتەورترە بەس پێشانەوەیە خەم و خەفەت کەم بوو ئێستا خەم و خەفەت زۆرە ئەگەنا ئێستا ژیان خۆشترە لە جاران ئێستا ژیان زۆر خۆشترا وەسائلی ڕاحە زیاترە ئێستا خەڵک زۆر ئیسراحەترە بەستە خەرک خەم و خەفەتی هەیە یعنی عام وەیە شتەکە لۆ کەسەکی نییە تاک نییە شتەکە عامە ئەگەر نابرین ئێستا خۆشترە لە پێشان. جاران هەندێک جۆرە یاری هەبوو بۆ نمونە کەرەمستانێ و سنی سنیانێ ئێستا هەزەکەم نەمایە یاخود کەم بۆتەوە وەچی زۆر شتی جاران مەسەنە زۆر شتێ جاران با بووە ئێستا تەقەلوسی کردێ کەم بووە نەمایە یان بەرەو نەمان دەچی ئێستا سینی سینیانە تقریبا دەکرێ بەس کەمە ینی ڕاستی پێشان چەند سال پێش ئێستا لێرە دەکرا سینی سینیان ڕەمەزانان ئێستا ناکرێ کەرەمستانە تقریبا نەمایە تقریبا گوندەکانیش وابزانم بەرەو کەمبوونەوە دەڕوات زۆر ئێستا وەچی دیقەت دەمێت جاروبار هەندە خزم و شت هەیە گەورەکان ینی بە بیران دێتەوە دادەنیشن دەکەن ئەگەر ناو گەنجەکان هەرباو نییە پۆبجی و ئەو نەوعیاریانە وابزانم تازە پێڕاگەیشتەکانە تقریبان ئەو گەمانە تەمەنیمە تقریبن و گەنجش دەکەن و تەمەنی مەش دەکەن دۆمینەش هەر قەدیمەوە هەبووە ینی خەرک زیاتر خۆی بۆشتانە خەریک دەکا لۆ زاخاوی مێشکە خراپ نیشتەی خراپی بە خۆشتان بی شەوانە هەتا چ کاتێک لێرە دەمێننەوە ئەمە کاسبین وەڵا ئەمە کەم دادەنیشین بەس خەڵک دادەنیشی تا سعات 12 11 1 ئەو حالە ئەو سال فەرقیشی هەیە ئەو سال بڕێک قەیرانەکە زۆر تەسیری کردە دەنا خەرک پێش هاتە پارچیوش دەماوە ئێستا وانە لە سعات 1 تقریبا چۆل دەبی هیوای شەوەی خۆشتان لە بۆ دەخوازیین دەچینە لای و برادران ئەگەر عەفوم کەی مەجالێکمان بدەی کاکە هەرچەندە لە یاریەکەشتان دەکەین حەزەکەم سەبارەت بە بەڕێوەبردننی شەوانی ڕەمەزان لە لای جەنابتان چه هەستێکتان هەیە شەوەکان چۆنە لە لای ئێوە؟ والله خۆشە عیبی نییە لەو خوا بەزیاد ینی بەس قەیرانەکە بڕێک ناخۆشە عالەمەکە ئەزعات کردی بەڕاستی دەنا عیبی نییە والله لەو خوا بەزا شەوان لە خۆمان دێنێ دەرێت تا درەنگانی وای دەچینەوە شەوان لێرەنا؟ شەو ناشەو دێن هەندێکدا دوو شەو جارێک دێن ئاوە هەر ئەو مەجموعە دێنێ ڕکوانەدا کەسی کەم بەلەگە نییە خۆشتان بی هەر کاسبێکەشمان لێرەیە کاسبەکەتان لێرە یعنی لە کاتی ئەوەی کە ئیشەکانتان تەواو دەبی لە ئیسراحەتی خۆتان دێنێ لە بینێک دێن کە کاسبێکە بازارەکە بڕێک چۆلە ئەو فێگۆر دەکەن بە خۆماندی نێرە دووسیاری دەکەن دەستنی و خواری ئیشی مبایل و ئایپاد دەکەن یعنی چاچی دەخۆن و لەگە دەستی خۆشتان یەک دوو گەمەی دەکەن و
ئەوجا کووە ئەو گەمانە ئەوەی لەگە دەستی خۆ دەکەی دەبنەوە دەدۆڕێ زاو خەزوورین هەموو زاوە خەزوورین لێک تۆڕە نابن جاروێ مەسەلەن ها ئەوی بەرامبەرت غەڵەت دەکات تووڕە بوون لەرچیوە یان کووکۆ ئەمنەوە هەردووکمان ئەوە خەزووری منە ئەوە زاوەمە دێ بم داتە دەچ سوێ ناوێری مامیتی ئەوە مامی خێزانمە مامی خێزانتە دەی مۆفەقی ئینشاءالله دەی مۆفەقن جەنابەت چ هەستێکت هەیە لەگەر هەموو خزمە لێکوانە خڕبی و گەمەی دەکەی والله خۆشە ئەو شێک ناشێک بخۆمان دەرەچین لەگەل زاو و دەگەل کوڕ و ئەو کوڕە مام و کوڕە خاڵگە بە دەگەل سوعبەت دەکەین و وەختەکەی پێ دەکەین دوای دەڵێنە کاسبی خۆمان ئیشی خۆمان دەکەین و دوای فتارەکە کە کردمان و نوێژەکەمان کردێنە ئێرە هەندێک ساحاتێک وەردەگرین و دوای دەڕۆینە سەر شکاری خۆمان دەی بە خۆشتان بی ئینشاءالله هیچ شەوەک هەبووە بە ناخۆشی ئێکوانت بەجێهێشتبی دۆڕان دەبێت دۆڕێنانم هەموو زاو خەزۆرن پشتۆر خاترێک دەگرێت شەوێک عادیەوە شەوێک عادیەوە نەبڵێ هەموو شوێک یەک نەفەر بێ پارەکە تۆ بدە دوای دەدەمەوە دەی ئینشاءالله بە خۆشتان بێت جەنابەت چ قسەکەت هەیە ئەوە خەزوورت بووە نییە لەگە خەزوورت دۆ دانانیشتینە پێکەوە ئاجیان دۆ پێکەوە دانانیشتینە وڵا دادەنیشتینەوە مستەمر پێکەوەینە نانە مەسەلەن پێکەوە شریک نەبووینە ئایا دەستە کۆنکانە من ناچمە کۆنکان ئەوە هەر کەس بە خۆی خۆشترە ئەتوش هەموو شەوان دێ ئێرکوانە باشە با ئەو پرسیارە بکەین هەرچەندەوە پرسیارە زۆر دووبارەشە بەڵام ئەو شەوانەی ڕەمەزان ئەو ساڵ بەراورد بە ساڵەکانی کە چ جیاوازیەکی تێدایە وڵا جیاواز زۆری تێدایە ئەو دەم ئیشە بوو ئێستا ئیش نییە ئەرێ وڵا ئەو ساڵ بێ ئیشیە شەوکانی ڕەمەزانە لای جەنابتان چۆن دەڕوە شەوانە لە کێوە دێنە ئیشەکانتان چۆنە بەراورد بە ساڵی پێشوو چ گۆڕانکارێک لە کار و کەسابەتەکەتاندا ڕوویدایە زۆر سپاس بۆ چاپێکنە بەڕاستی شەوانی ڕەمەزان شەوێکی جیاوازە هەموو شەوانی ڕەمەزان قەڵەباڵغا و چەندین ساڵە لە یەکەمانی شەوانی ینی قەڵەبا پێشتر وانە بوو شەوانی ڕەمەزانەوە بەڵام چەند ساڵێکە گۆڕاوەزەکە شەو زۆر قەڵەباڵغا بەڵام بە حکمی ئەو زروفە و بە حکمی ئەو نەخۆشیە نەگریسەی ڕووی ئەم جیان کردووە کوردستانش بەدەر نەبووە لەو نەخۆشیە بەڕاستی شەوانەکە بە ساردیە شەوانێکی گەرم نییە چکەم کار و کەسابەتەکە زەعیفە و ئەم ڕێگاکانی ژەم و داخراوە بەبوونێ و نەخۆشیە بەڕاستی ینی بەڵام شتەکە ناچارین هەردێن بازار هیچ چارن نیە و کار و کەسبێکە دەکەین ئیدی ئەوەی کە قسمەت بوو شکرین پێی بەڵێ سەرڕایەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا هەیە ئەوە هەمومان دەزانین ئینشاءالله لە ناو دەچێت و بنبڕ دەبێت بەڵام ئەو ساڵ ڕەنگە لە ڕووی گەشتیاریەوەش واز دەکەم گەشتارێکی زۆر کەم هاتۆتە هەولێر وایە بۆیە ینی چۆلی بە بازاڕەکەەوە دیارە بەڕاستی یعنی ئێستا کە بۆ نمونە من بەیانیان دێم ئەتا دەنگی شەوی لەوان تا 12 ینی کەسەکان دیارن کەسەکان ینی خەڵکی هەولێرن خەڵکی دەوروبەر نییە ینی حتا قەزا و نایەکانش نایەتە ناو شار حکمی ئەوەی کە هەم ڕەمەزانە و هەمش کار و کاسبەکەکمە و هەمیش قەیرانە و بە گەشتیاریش هەر هیچ تەنیا چەند ئەو کەسانێک کە ماڵیان لێرانەیە عربن ینی ئەوەنش کە زۆر نامێنن ناو بازار ئەوکم و خەڵکی هەولێرن دەژین و ماڵیان لە هەولێرە ینی بەڕاستی ئەم ساڵ چەندە ماگەج زۆر پیرۆزە بەڵام لەو ئەنگە ڕۆمەزانە نەبوو کە پێشتر خەڵک ینی بەڕاستی شەوانی ڕەمەزان کار و کاسبێکە لە شەوام و زۆر قەڵەباڵغ بوو شەوت باش چۆنی شەوت باش حیاتم سوپاس دەکەم بەخێر بێن سوپاس دەکەین بژیت ئێستا لە دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزان داین شەوانە کاتەکانتان چۆن بەسەر دەبن و خەریکی چ دەبن هەموو شەوێ دێنێ ئێرە ئەگەر باسی هەستی خۆتم بۆ بکەی لە شەوانی ڕەمەزاندا وڵی ڕەمەزان بە خۆی شتەشی پیرۆز و خۆشە سبەینان بە کار و کاسبێک مەشغولین ئێوەرانش لەگە برادرانە تا دەنشین لێکوانە جەیە کە جەیەکی فۆلکلۆری خۆشە زەوقێک خۆی هەیە تامەچ خۆی هەیەکانە مەزموع اختیارەکەی مەزموعک لەولای گەنجا دەنشین دادەنشینی تر ئەوەیە کە کۆنکانی دەکەین شتی خۆش باز دەکەین و شتێ نەفەرمان هەیە دەدۆڕێنیتن زەوی دەگیرێتن و ئەمەش تەشقەڵی پێ دەکەین پێ دەکەین هەتا دەستینە خوارێ تەشقەڵی پێ دەکەین ئەوەیە بزمەکە وەختەکە واخلاز دەکەین لێرکان هەموو شەوان ئەو بەزم و ڕزمین گۆیە هەموو شەو لێرکانە ئەمە مەزموعاچیندا دەنیشین یەک دۆکمان تێدایە وەچ دەدۆڕێنن تەنگاو دەبن عەسەبی دەبن زۆر عەسەبی دەبن پول
پولی بە سەقفی دادەن و تەختی فڕدەنە و لە ئەمەش پولی خڕ دەکاتەوە پولەکە ئەو کابرای ئەوی فڕێدەدات هەردەی بەخۆشی بخەست بە نەسیب بینتەوە لە مێزە چی بووم لە مێزەکان لە لای سەرێ گوتی ئەمە تەسوێر مەکە ئەمە بەجی ژنمان هاتینە دەر ئەو نەوەتان تێدایە ئێستاش ئەمەوە کلێرکانە دانیشتینە دووسەیەکمان تێدایە یعنی خێزانەکانیان نازان هاتی نێرکانە وەزان هاتینە ئیشێ با بڵێن تەکسیەیە کابرا دەرە چویمە ئیشێ ئێستا گە تەسوێر بکرێ ببینیتن دەبتە نوکتەک لە بۆی کاملی پێی بکەین نوکتەکەی بۆ تو لەو نەوانە لەوانی ئەمن حڕم مخەوەر کراینەمە یعنی تو دەزانە سەلەمارە تو هاتیە دەرێ لە بخۆت احتیاجە من هەموو هێواران پاش ئیفتاری دەزانم ئەم جێم چێن دەرەیە باشە دێساوە مەسەلەن سبەی دەرچۆوە دیوتیان وا لە خۆی دانیشتە لە چایخانی خەریکی گەمە و چای دەخۆ ئەنگۆ سڵحی لەمە ناکەن بتە مشکیلە متأكد بالەوەی ئەمە دەبی هەموو دانیش سواری سیار ئەمە هەموو سواری سیارە شکا کابرا دەبی بچنە بەر دەکەی کاکە ڕزاان ئەوە لە کنەمە بووە دەبی داوای لە بردن بکەین لێ شتی وا ڕوویدایە ئاسان حل بۆ درەنگ حل بوو ئاسانی حل دەکەینەوە شتانە دەزانین کو حل دەکەین ئەدی مەسەلەن داوەتەکتان ناکە شتەکتان ناکە کە مشکلەکەی لۆ حل دەکەن لێرکانە تەشقەڕی پێ دەکەین و داوەتەش پێ دەکەین و شەربەتی دەین و چای دەکەون و ئەوەیە ئەجا لۆیەکە چی کامەیانە ئەوەی لە بەدزیاتی حەزم لێ قسەی لەگە بکەین ها نابی با بتە کێشەکە ئێستا کە قسە لەگە بکەی ئەو جارە بە زەحمەتی حل دەبی بەخۆش لەوانێ هەتا فترە چی خۆی لەمە دوور بێختەوە ئەمە هەببینی لەوانەیە بە دوومان بکەی ها کاک دەشتی وڵی ئێستان گۆی ببینیتەنها بچینە لای دەرێ نەکەی هەر دەستە خوارێ و نایەتەوە سەرش ئینشاءالله ئەوە هەر لە بۆ سوحبەتی بوو باسمان کرد ئینشاءالله شەوەکانتان هەمیشە پڕ لە خۆشی دەبی و هیوای مانگە چی پڕ لە خێر و بەرەکەت لە بۆ هەموو هاونیشتمانیانی خۆمان دەخوازین ئەگەر قسەیەکت هەبی سەبارەت بە بەو شەوانەی کەمانە و ڕەنگە دەشەوە چی دیکە نۆشەوە چی دیکە بەرەو جەژن و عارفات دەڕۆین قسەیەکت هەیە ئەگەر بیکەی والله هیچ من نییە شاڵە ئەو نۆڕۆژە و دەڕۆژە ئەو خەڵکەش بەخۆش باتە سەرێ خوا لەو دەرد و بەلایەمان بە دووربێخی ئەو کوڕانەیە ناومان نەمینێ و ئیتر ئەوەیە شاڵە بە خێراتنی کەناڵەکەشتان دەکەین و سەر سەرچاو شەو باش چۆنی قوربان سەرچاوم قوربانگیان بەخێر بێن سەرچاوم سپاسەکەم لە چێوە هاتی شەوانی ڕەمەزان لێرە چۆنە کاتەکانتان چۆن بەسەر دەبن بەڵێ لە شاری سلێمانیەوە هاتوین پێشنگایەکمان هەیە سەبارەت بۆ پێشنگایە مەشغوڵین بۆ بەیانی ئامادەکان شەوانی ڕەمەزان لە سلێمانی چۆنە و بەراورد بە هەولێر یعنی چ گۆڕانکارێکی تێدا لەوێ سلێمانی شەوەکانی چۆنە لە مانجی ڕەمەزاندا بڵێ وڵایی فەرقێکی وای تیان نابینێت لە بەرۆی لە هەرێمی کوردستان هەرکە ڕەمەزان دەستپێکی ڕەمەزان دێتە پێشەوە جۆش و خۆشێکی تاو لە ناو مسلمانان و تەواوی کووردا هەیە سوپاس بەخوای گەورە الحەمدولێ لادی شەوانی ڕەمەزان لە هەولێر چۆن دەبینی لە کێوە هاتی لە بەیانی لەو ڕۆ هاتیوانە چۆنە ینی خۆشیێکی تێدایە هەست بەسی دەکەی لێرە وڵایی ڕاستیەکەی هەولێر شارێکی خۆشەویستە و لای هەمووان لای هەموو کەسێک ئینکاری ناکرێتەوە ڕاستیەکە و ئەم پایتەختی هەرێمی کوردستانە و خۆمان بە خۆشحاڵە زای ئێمە هاتوونەتە ئەم شارە بەیانی بتوانین خزمەتێکی بچووکی ئەم شارە بکەین. کاکە و کاتت باش چۆنی قوربان چاوت مازەکەم ڕێزی سپاس دەکەم مەمنونین ئێستا دەبینین یاری سنی سنیانە دەڕوات و جەنابتان یەکێکن لەو یاریزانانەی کە بەشداری ئەو یاری دەکەن ئەگەر بکرێت باسی شێوازی ئەو یاریەم بۆ بکەیت تەبانەوە یاریەکی کۆنە هەمومان دەزانین بەڵام ڕەنگە لە کۆن شتێکیکە بیت ئێستا گۆڕانکاری پێدات بی نازانم هەڵەمیاننا ئەگەر جەنابت بە وردی باسی ئەو یاریەم بۆ بکەیت والله یاریەکە لە مانگی ڕەمەزانە ینی زۆری یاریەکرێنە و یاریەکی قەدیمە و خۆت گۆتنی لە باو باپیرانەوە بۆمان مایتەوە یاریەکی زۆر خۆشە و هەیە لۆ دیگەمەی دەکا هەیە بە دەوری گەمەی دەکا و وەلەوە دەوریش بێمە هەر لە خۆشی هەستێ جەماعەت خۆمانە خڕدەبینەوە ئایا تەیراوەیە تەعجیل لەوانەیە هەموو پێکەوە خڕدەبینەوە گەمەی دەکەین ئێستا هەردوو لامان ئیتەیراوەینە و گەمەکەش دەوریەوە هەلو خۆشیش گەمەی دەکەین لۆ خۆشیە شەرنی هەربردنەوە خۆشیەکە هەموو دنیاە یاریەکە لۆ خۆشی بڕوا و ئینشاڵڵا هەر بە خۆشیش دەڕوا و ئینشاڵڵا هەر بە خۆشتان دەبی ئێستا سەرڕای ئەوەی کە بۆ خۆشیە بەڵام جەنابەت باس کرد دەوریە ئەو دەوریە لە کۆتاییدا خەڵاتەکەی چی ئەوەی کە دەبێتەوە چەند کەس براوە دەبی وەڵایی بەخۆی یەک کەس براوە دەبی
هەموو دەوریەک یعنی یەک کەس براوە دەبین یەک گروپ یاخود یەک کەس نا ئێستا برێن ئەو فەریقەمە سێ کەسین ئەو سێ کەس هەمان براوە دەبین میسالەوە نیایی بی ئەوان دووەم دەبن ئەمە یەکەم دەبین ئەو هەیە دووەم و یەکەم و سێم و چارەمی تێدایە وابزانمەوە ئەو ساڵی 32 فەریق و بەشداریمان کرد ئێستا ئەو گەمەی بینەوە دەچینە دەوری هەشت لە 16 نەحالیان بینەوە دەچینە هەشت انشاءالله پاش هەشتیش دەبێەوە دەچێت چار لە چارش دەبێەوە دەچێت نیایی چێ نیاییش ئەوە کافتریای کاکنەبەزی تعزیلیە ئەو دەورەکەی کردەوە و وابزانام سێ دیارێکی جوانی داناوە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست عفوم کەیت خواب دەگەڕێ وڵات بەس ئێستا دەمەوێت بزانم یەکەم شێوازی ئەو یاریە چیە ینی مەسەرەن ئەو یاریزانە دەبێت چ بکاتن ئەگەر بکرێت تۆزێک بینە پێش عفوم بکەن بمبورە تخوا ببورن ئاداوای لێبوردن دەکەم هەرچەندە دەوریشە ئێستا ئەمن چ بکەم بەخۆی ئەو یاریە بەڵێ 11 هەمووی تێدایە هەر هەموو حسابکە تێدایە چکە هەر 11 هەر 11 گەمەوەی نیە برێ وەلای من جێیەکم نیشان کردێ ناسە ئەو جێ ئەوت لێرە بوو ناتانی بستی دەستی 10,000 دەتانە جێ خۆی دانێتەوە ئێستاش کوبرێەوە کومنەوە بە عسکی دەو یارەکە وهایە میسال ئێستا ئەلێرە بوو ئەو لوی هەیە لێرە دانێ لوی هەیە بستێرە لوی هەیە بێتێرە لوی بێتێرە بەکەیف خۆی دەشارتەوە ئەتوش لەسەر سنیەکەی کە ڕاوە دەستی بە مەزندەی خۆت یان بەشکی خۆت دەگەڕی چیان مەزندەت بی چیان شکت بی زاری خۆت دەگری میسال ئەوان کە دوو سەیەکت هەیە دەکەی دوو گلیژێ دەدەیت تێیدا بوو سنیەکەی دەبیت تێیدا نەبووی تر زاری فڕەت دەی لە چیان دەرچوو ئەوەن دەخاڵە لە بۆوان دەنووسێ دەتوانم من ئەوەی بکەم ئێستا یەک ئەوەی ئەو حالێ بکەم یەک زەرفەوە نیە ئەوە پێی دەرێن زەرف دەتوانی برێ دوو دەتوانی برێ سێ دەتوانی برێ لۆ دەرێ دەتوانی برێ گوڵ ئەمن دوی ئەوە دەکەم دوی دەکەم بەڵێ ئەوە چیە ئەوە تێیدا نەبوو باش ئێستا بایەکەمیان ئەوە تێیدا بوو ئەوە تێیدا بوو هیچ نەگوت دەدەنووسێ دەبات چ برێم بەکەیف خۆت ئەو جاهەیە دۆت کردە دوو لۆ تێ برێ ئەوە سێ ئەگە شکل لەسەرە ئەگە شکل لەسەر لۆ تێ برێ سێ هەتا دوو زاریت کەشتەمبی دەتوانی بیگری دوو زارەکەی یعنی ساوشتە چی باش بوو منە و زارم دەرینانەوە دەت بەمەدا باش چ بوو ئەوەکە لە ئیسیفادەی وان بوو ئەدی کۆ تەبان زۆر ئەدی ئەو چارەت یەوە حساب دەکرێت چاری ئەو شابنی ئەوەی ئەو جای ئەوەی دادنێ قدیم وەخت خۆی ئەومان دادەنا ئەوەی خەیاتی هەبوو چی پێدرێن نازام ئەمە قومان لە ناوسنی چی پێدرێن بەس بە ناوشکەیە لە پەنجەی دەکەی خەیاتۆچی دەرزی لە دەستی ڕانەچی ئەو بۆ قەدیم داماندەنا بەس ئێستا ئەوە زاری دادنێ هەیە بەردی جوان دادن هەیە وەکچ برێ بندقی جوان هەیە دادنێن ئێستا لە کەرکوچی هەمووی بند و قۆشتانەیە زۆر جوانەیە دادنێن لێرەش ئاین شتی جوانی کاک نەبەس دادنین ئێستا ستایلەکە هەمان ستایلی قەدیمەیش گۆڕانکاری پێدا ناتێ بەخوای گۆڕانکارێکە وەکو پێم گوتی پێشترێ قەدیمەمە خەتەکمانە بوو قاقز بوو یان قەلەم بوو لێمان دەدا هەژاری ماگەمەی دەکرد گەمەی وەستایی هەبوو یەک لۆ چار نەدەبا بڕۆی چار لۆ یەک نەدەبا بێەوە وەکو برێ ینی هۆش گەمەیە تێیدایە شتی تێدایە گەمەی تێدایە ئێستا من دەنوختم هینگۆ داوان دەیشاڵە ینی بخۆ بە دەنوختەی نادۆڕێن ئیشاڵە نادۆڕین هەدە باسە کاکە هیوای سەرکەمتان لە بۆ دەخوازم باسی سنیانم لە بۆ بکە برادران باسییان کرد بەڵام وابزانم تۆ کاپتنی ئەو یاریەی سەرپەرشتی ئەو دەوریە دەکەی وانە بەخۆی کاپتن نییە ئەمە هەموو وەکو براینە بەس لە چەند جەیەکەیە مەسەلەن ئێستا تەعجیلە تەیراوەیە چەند کەس ئەگەر دەستی بە خربوونەوەی ئەو برایانە بەخۆی ئەو سنیانەیە برادراتیە تەباییە خەڵک دەناسی ئێستا ئەمە بەسای و سنیانەی خەڵک بۆ بە حیاتی سەلامان لێ نەکردی ئێستا دۆست و برادر و ینی دۆستی زۆر نێزیکمانە بەخۆی ئەوە یەکتر ناسینە ئەو سنیانەیە فەنەکی زۆری تێدایە گەمەکی زۆر خۆشە و سەداقەت پەیدا دەکە ئێستا ئەمە سەداقەت هەیە لە کەرکووک دێنەکەنەمە ئەمە دەچینە کەرکوچێ لە پردێ دێن ئەمە دەچین دەچینە تەیراوەی احتیادیە بەس لە چەند منتیقەشی مەسەلەن کە ئەوی کە ئێستا کە لە هەولێرێ سنیانە لێ دەکرێت تەعجیل و تەیراوەیە تعجیل پێشتر هەبووە خانەقا هەبووە جیرکە بە حکمیوەی کە نمایە منتیقەکان ئەوە بووە بەس ئێستا لە تعجیل و تەیراوەی ئەو گەمە بە بەردەوام دەکرێتن ساڵانە ئەمە لێرە دەوری دەکەینەوە لە تعجیلی لە تەیراوەش دەوری دەکرێتەوە ئەوان بەشداری دەکەن لە کنەما ئەمە دەچینەکەنەوە ئێستا و دوو فەریق هەردووگوی تەیراوەینەوەکو برایاناتینەوە بەرامبەر یەک یاریانەیە و یاریش دەکەن جایزەیە 32 فەریقا هەرچەند فەریق بێتن احتیادێ بەس عادەتەن 32 فەریقا 32 فەریق یەک دەستەنیایی وەکو برایان و ئەوی دەشدۆڕێ و پیرۆزبای لێ دەکات و براوەکە هەر پیرۆزبای لێ دەکەین و میم جایزەکە نیە میم خۆشیەکەیە کە زەوقەکە وەردەگری ساڵانەوە هەم برایە خردەبنەوە لێرە یەکتر دەناسی تەعارفە زۆر خۆش شتەچی دەکرێت بزانم ئەو یاریە بەس لە ڕەمەزانان دەکری و کارەکەی چییە بەخۆی ئێستاکە بەس ڕەمەزانان ناکرێ
ئێستا کە مەسەلەن ئەمە هیتمان پاش ڕەمەزانێش دەکرێت بەس ڕەمەزانان باوە پێشتر بەس ڕەمەزان بوو ساڵ و ساڵ بوو بەس ئێستاکە مەسەلەن لە تێراوی دووشەمان و پێنجشەمانە لێرە هیتمان هەموو ڕۆژەیە ینی خەڵکێک بوویتە پیشەی و ڕۆژانەی بژێوی ژیانی ئێستاکە بەردەوام هەیە احتیادی هەر کاتە چی بتەوێت دەتانی گەمەی بکەی و زۆر ئاساییە بەس ڕەمەزانان تام و چێژی خۆی هەیە بەڕاستی. خەریکی کار و کەسابەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا قسەیەک هەیە بە ڕەمەزان و شەوقانتان چۆن بەسەر دەبن ئەگەر بەگشتی باس بکەی بۆمان؟ والله شەوانەمە هەر لێرەینە و دادەنیشە تا دەوری سعات 11 12 لە مەغریب بودین وشکەش ڕۆژ دەبین ڕۆژ جۆی سرعاتە ڕۆژیشە دەکەین بەزە تا عەسرە باشەوەی زراعت دەکەین. قەتان ساغبی شەوانی ڕەمەزان بەراورد بە پێشوو چۆنە لە ئێستادا؟ ئەو سارەکە لە چاو پار و پێرارەکە هەر نما هیچ هەتاوەکی چۆلە ئەو کۆڕۆنا و ڕەنگە تا ڕادەیەکی زۆریش قەیرانی دارایی و ئەوانە تەسی فەرقی کردیە. دەبینین کە گروپە گەشتیاریەکانیش بە کەمی دێنە شاری هەولێر ئەویش نەمایە پێشتر هەر عەرەبدا هاتنیان کوردیش ئەشای دەکڕی بەزستانە کوردەکە نە عەرەبەکەش نایەتن. ئەوە بێلەوەی کە مەسەلەن ئەوە کۆڕۆنا هەیە ئەدی ئەو بابەتانەی کە لێرە دەیفرۆشی مشتریەکان چۆنن یعنی بازاڕت کووە ئەگەر باسی ئەو وردەوارانەی کە لێکوانەیەت ئەوە چی ئەوانە و تەسبیح و هیچ و چنەوەکە لە بۆم باز پۆلیسترن تەسبیحی پۆلیسترنەوەنە دەستین دروست دەکەی ئەوە پیرمانە ئەوە عاجە ئەوانە کە تورابن ئەوە کاهرەبن ئەوانە کامیان دەگمەنترین و نایابترینە ئەوانە ئەستینە کاهرەبەکان ئەوە کو دیارە ئەستی ئەگەر باست چ بکەی لە بۆ زەحمەت بۆنی هەیە بۆنی هەیە کاربوونیشی ئاگە بۆنی بکەی یعنی ئەو بۆنە چیەوە؟ بۆنی خۆیتی ئەوە بەردە دروست دەکرێت بەردە دروست دەکەن ئەوانە ئەڵمانی هەیە رووسی هەیە پۆلۆنی هەیە ئۆکرانی هەیە هەموو ڕادێکی هەیە دروست دەکەن ڕەنگەوە ناشیر نیش نییە بەس ینی هۆکارەکەی شەفافی هەیە زەردی هەیە ڕەشەکەی ڕەشی رووسی دەگمەنە گرانیشن زۆر ئەڵمانی گرانە ئەم لەگە کاک دەشتی زۆر حەزمان لە تەسبیحە بەس قەزوانە وڵای من ئەو شتانە دەبینم زۆر جار بەڵام نازانم بەڕاستی ینی نازانم نەوەکەی کووە و ئەوە سعرەکەی کووە زۆرە لە 50 دەست پێ دەکەن تا 30 وەرەکەی تا دەفتەریش دەڕوە دەفتەری تێ لێکوانە 30 وەرەقەیت هەیە وەرەقەی هەیە تا وەرەکەشی ئەوە وەرەقەکە مشتری خۆی هەیەەوە ئاجیکو نەفەری خۆی خاز و کارەبی دەست دەگریت کاکە و کاتت باش ڕێزی لاگەڕێستەیە سپاس دەکەم سەبارەت بە شەوانی ڕەمەزان شەوانی ڕەمەزان چۆن دەگوزارێ لە لای جەنابتان و شەوانە دێنە ئێرە یاخود لە بۆ پێداویستی هاتوون بەخوایەزە هەیە لە بۆ شترینێ هاتیە هەیە لەو پیاسی دێتن ئێستا لەو پیاسی هاتیمە تێدەگەی وەلە زۆربەی پیاسی ڕشتری کەم وە کابرا دێشتی دەپرسی سەد شتی دەپرسی دوشتی دەکڕی لەبرا تێدەگەی قدیم وەنە قدیم هەموو عارە لۆشتکری لە هات ئێستا سەتا پێشی کۆرۆنا هەبی پێشی وەسعابیتر مەعاش باش بۆ کاتی تێدەگەی ئەو کاتی باش بوو بەس ئێستا کە ناوە لە ئێستا کابرا یعنی نا سەد دوکانی دەکە یعنی وچی نەفسی لێ هاتیان تووشی نەفسی وینەڕام بەخوای یعنی تا شتێکی دەکرێت سەد زەی دەکاتن ئەس دەشک سوور دەزای بۆن دەشا بەس کابرا لۆ پیاسی قاستە ئێستا لێرە ڕەمەزان عەفلا و لە باغی شار خەرک داهات یاری سنی سنیانێ و یاری هەوشتە و ئێستا نەما هیچ لە هەولێری پایتەختەوە لە کۆتاشەوەکانی مانجی ڕەمەزان مایکی دیمەنی ئەم جارەمان پێشکەشکردن ئەم منە زوەری براهیمم تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن شەوەکانتان پڕ بێت لە خۆشی و شادومانی خوداحافیز